بایکۆت لە سلێمانی دەستی پێکرد. بەشێک لە فەرمانگەکان کارمەندەکانیان کەم بۆتەوە و دەوام ناکەن و ئەوانەشی ماونەتەوە تا کۆتایی ئەم هەفتەیە چاوەڕێن و لە سەرەتای هەفتەی ئایندەوە موچە نەبێت ئامادەنین دەوام بکەن. هاوڵاتیان دەڵێن فەرمانبەران مافی خۆیانە دەوام نەکەن چونکە بەگیرفانی بەتاڵ کەس ناتوانێت کار بکات و لەو لاشەوە یەکێتی و پارتی باکیان نەبێت بە ژیانی خەڵک. وڵای پرسیارم بۆ چۆڵەوتیان هێنا ڕاتممان بۆ پارەمان بۆ نایە و موچەمان بۆ نایە و ئێمەش مەسرفمان هەیە و ناتوانین هەمومان بین چارەمانێ بەنزینێرەکە ماڵمان پارەی گەرەکە و وایە وتم ئاوە ئەمانەیە لەبەرەوە ناهاتنە ئارەوەڵا ئیشەکەی من نەکەنەوە حەقی خۆیانە هەموو کەسی بێ بە پارە ئەتوانێ نەبخاکە بژێ ئێوەش ئەوەیە موچەکەیان دەوە زیاتر شک نابن حەقی خۆیانە. من پێرش هاتم بایکۆتیان کرد لاانێکی هاتەوە لەگەوتی کاکە وڵای پارەی بەنزینەکە ما پێ نێبین بۆ ئێرانە هەمان پاسە و هیچ موشەیەکمانە ماڵمان گەرەگێت حاڵمان گەرەگێتی. بەشێکی زۆر لە قوتابخانەکانیش بایکۆتیان دەست پێ کردووە. مامۆستایان دەڵێن ژیان و گوزارانمان لە دۆخێکی خراپدایە و ئێمە کە سەرچاوی ژیانمان تەنها موچەیە بۆ دەبێت پارتی وێچێتی یاری بە قوت و ژیانمانەوە بکات. قسە لەسەر ئەوە کرێت کە یانی سا زۆرێک لە مەکتەبەکان بایکۆتیان کردو و هەندێکیش ئاگاداری تەلەبە کراوە لێرە لێ ئێستا من مناڵم هەیە و تەلەبەی و ئەمڕۆ هاتووەتەوەڵە پیان وتوینە گەر تا ڕۆژی پێنجشەممە موچەمان وەرنەگرت ئەوە بایکۆت دەست پێکەین بەڵام تەنها چارەسەری ئەم بارودۆخە تەنها تەوتینە بەداخەوە یعنی نێت پاکێک نبینی نە لێرە لە لەوێ هەنی ئەبینی ئێستا هەمووی بۆتە سەفقەی سیاسی هەمووی سەفقەیە لێرە لە پاداشتی شتێکە ئەو شتێک بۆ ئەمەکە و ئەمیش لە پاداشتی شتێکە شتێک بۆ ئەوەکە هەنی ئەم ڕۆوای لێ هاتووە بەداخەوە ینی ئەوەی گرنگ نەبێ بەنایەنەوە میلەتە ئەم میلەتان کوشتۆ لەم برسێتی و لەم هەژاری و لەم نەبوونیە خوار خۆیان نابێنن بۆ خۆیان تێرن بۆ خۆیان هیچ کێشەیەشیان نییە لە هەموو ڕوویەکەوە لە خۆشتنی ژیان ئاژین ئیتر بخۆ دەزانی ئەو جۆرە نەریتە ئەو جۆرە کەلتورە لە کۆمەڵێ دەسەڵاتدار و لە کۆمەڵێ سیستەما هەیە کە خەمی خواردخۆیان نییە. موچە خۆران بەگشتی داهاتیان لەسەر موچەیە بە خۆ دەزانی هەر شتێکی هەر پێویستێک و هەر کەلوپەلێک پێداویستێکی ڕۆژانە کە ئیکری بە پارەیە ئیتر کابرای خاوەن ماڵ بەرپرسیار لە ماڵ کە پارەی پێ نەبوو تەبعاً ژیانی ئەبێ چۆن بێ ژیانی زۆر خراپە. بێزگەلەوە کۆمەڵێک کێشەی دوور و درێژەیە بە تایبەتی مامۆستایان کە هیچ داهاتیشتریانە تەنها موچەکانیان نەبێ. بایکۆتە گەورەکە سەرەتای هەفتەی ئایندەیە. ئەوانەشی بایکۆتیان نەکردووە لەبەر تاقیکردنەوە بوو و کۆتای ئەم هەفتەیە دوامۆڵەتە لە بەردەم پارتی وێچێتی ئەم پارەی دەستیان بەسەرداگرتووە دابەشی بکەن. بە پێچەوانەوە بایکۆت بە تەواوەتی دەست پێ دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.